بیرکاری پۆلینۆیە وانەی یەک بۆ یەک ڕێگی دووجا ئەوەی کە پێویستە لەم بابەتەدا فێربین واجب لە سەرمان فێربین لەو بابەتەی کە ئێمە هەمانە لە ڕێگی دووجادا چۆن ڕێگە دوو ڕێگە دووجاکەی ژمارەیەک دەخەمڵێنین و لە شیکاری پرسیارەکاندا بەکاری دەهێنین. پێشەمە شتێک بزانین خەمڵاندن لێ دەمەبەستی پێی چییە؟ چونکە لێرەدا ئەگەر داوای ژمارەیەکمان لێ دەکا و خەمڵاندنی ژمارەیەکمان لێ دەکا مەبەستی پێی دۆزینەوەی نرخەکەیەتی بە نزیکەیی. بۆ نمونە ئێمە داوا ڕێگی دووجای سیمان لێ دەکا، ڕێگی دووجای سی لێرە کە هەمانە ڕێگی دووجای سی ژمارەیەکە سی دووجای تەواو نییە، بۆیە داوای خەمڵاندنمان لێ دەکات. ئەگەرنا ئەو ژمارانێک کە دووجای تەواون بمانوێ ڕێگە دووجاکانیان دەربێنین ئەوە ڕێگە دووجاکەی ژمارەیەکی تەواوە، ژمارەیەک نییە ڕێژەی بێ واتە پۆینتی لەگەڵ بێت. ئێستا سی دووجای تەواو نییە. چۆن دەزانین دووجای تەواو یان دووجای تەواو نییە؟ ڕێگی دووجای ئەو ژمارانی دووجای تەواون ژمارەی دووجای تەواو کێیە؟ ئەو ژمارانن کە لە ئەنجامی دووجاکردنەوەی ژمارەیەکەوە دەردەچن. بۆ نمونە دوو توان دوو دەکاتە چوار، سێ توان دوو دووجامان کردەوە دەکاتە نۆ، چوار توان دوو دووجامان کردەوە دەکاتە شانزە، پێنج توان دوو دووجامان کردەوە دەکاتە بیست و پێنج، شەش توان دوو دووجامان کردەوە دەکاتە سی و شەش، حەوت توان دوو دووجامان کردەوە کردەیە چل و نۆ، هەشت توان دوو دووجامان کردەوە کردیە شەست و چوار، نۆ توان دوو دووجامان کردەوە دەکاتە هەشتا و یەک، دە توان دوو دەکاتە سەد کە دووجامان کردەوە. بەو شێوەیە ئەنجامەکەمان دەرەچێت. لێرەدا ئەو ژمارانەی کە دووجای تەواون کێن چوار، نۆ، شانزە دووجای تەواوە، بیست و پێنج، سی و شەش، چل و نۆ، شەست و چوار، هەشتا و یەک، سەد. بەو شێوەیە ئەگەر ژمارەیەکی دووجاکەینەوە ئەنجامێک دەرەچێت و ئەنجامە دەبێتە ژمارەیەکی دووجای تەواو. بۆیە ئەو ژمارانەگە لە ژێر دەربێنین ئەنجامەکان ژمارەیەکی تەواو دەبێت. ڕێگی دووجای چوار دەکاتە دوو، ڕێگی دووجای نۆ دەکاتە سێ، ڕێگی دووجای چوار دەکاتە شانزە دەکاتە چوار، ڕێگی دووجای بیست و پێنج دەکاتە پێنج، ڕێگی دووجای سی و شەش دەکاتە شەش. بەو شێوەیە تا کۆتایی. ئێستا سی ژمارەیەکە لەنە ئەو ژمارانەدا نییە، بۆیە دەڵێن هیچ کەم لەو ژمارانە نین، بۆیە دەڵێن دووجای تەواو نییە، بەڵکو دەکەوێتە نێوان دوو ژمارەی دووجای تەواو. ئەو دوو ژمارانە کامانن؟ ئێستا ژمارە سی بەجیا وەرگین ببێ ڕەت دەکەوێتە نێوان کام و کامە؟ دەکەوێتە نێوان 25 و 36. ژمارە سی دەکەوێتە نێوان 25 و 36. بۆیە دەڵێن کاتێک بمانەوێت ڕێگی دووجای سی بخەمڵێنین یان پرسیارەکەمان بۆ شێوەیە لێ بکە بڵێ دەکەوێتە نێوان کام دوو ژمارەی تەواو، دەڵێن ڕێگی دووجای ژمارە سی دەکەوێتە نێوان ڕێگی دووجای 25 و ڕێگی دووجای 36. باشە، ئێمە زانیمان ڕێگی دووجای 25 دەکاتە چەند؟ ڕێگەی وەرگین دەکاتە 5. ئەی ڕێگی دووجای 36 دەکاتە 6. ئەی کەواتە ڕێگی دووجای سی دەکەوێتە نێوان کامیان؟ چکۆ دووجای ناتە لەژێر ڕێگە بە ژمارەیەکی تەواوەکو 5 و 6 یەک ڕەنووس بێ، بەڵکو ژمارەیەکی ڕێژەی دەرەچێ. بۆیە دەڵێن ڕێگی دووجای سی دەکەوێتە نێوان ژمارە 5 و 6. کاتە ژمارەیەک دەرەچێت لە نێوان 5 و 6دایە کە لەوانەیە بەڕێژەی دەرەچێت 5.4 5 لێدەدا 4 5 لێدا 5 یان 5 لە 145 144. ئەوانە ژمارەیەکی نزیکەیین، بە نزیکەی هەر کامێکیان لەوانە بڵین نزیکە لە ڕاستیە و بە خەمڵاندن دانراوە، بەڵام ژمارەیەکی تەواو دەرناچێت بۆ دەشکەوێتە نێوان 5 و 6. ئەمە نمونەی یەکەم. نمونەی دووەممان هەیە. ئەگەر بمانەوێت بۆ نمونەی دووەم ژمارەیەکی پێداوین دەڵێ ڕێگی دووجای ناقص، ڕێگی دووجای ناقص یان سالب ڕێگی دووجای 150. باشە، سالب ڕێگی دووجای 150 دەکەوێتە نێوان یان بخەمڵێنە یاخود با بڵێن پرسیارەکە بە شێوەیە کە بڵێ دەکەوێتە نێوان کام دوو ژمارەی تەواو. باشە،
خەمڵێنین پێش هەموو شتێک سالب ڕگوجای 150 مادەم سالب لە دەرەوە ڕێگەکەیە کەواتە ژمارەکەمان پرسیارەکەمان تەواوە دەڵێن سالب ڕێگە دووجای 150 دەکەوێتە نان کام دوو ژمارەکە دووجای تەواوێک کەواتە ژمارەیەک دەدۆزینەوە کە لە 150 بچووکتر بێ و دووجای تەواو بێ و ژمارەیەکیش دەدۆزینەوە کە لە 150 گەورەتر بێ و دووجای تەواو بێ کاممان هەیە دووجای تەواو بێ لە 150 بچووکتر کە دووجای تەواو بێ ئێمە 144 مان هەیە مادەم ئەو لەژێر ڕێگا ئەمیش لەژێر ڕێکدایە مادەم بەدەمەکەی سالبە ئەمیش سالبە و لەویش گەورەتر ژمارەیەک لە 150 گەورەتر بێ بە دووجای تەواو بێ کام ژمارەمان هەیە 169 لەژێر ڕێکدا لێخینە ژێر ڕێک سالبە دەکەوێتە سالب ببوورە لێرە نیشانەکەمان پێچەوان دەکەینەوە چونکە سالبە کەواتە ڕێگی دووجای 150 بە سالبی دەکەوێتە ناوان ڕێگی دووجای سالب ڕێگ دووجای 144 و سالب ڕێگ دووجای 169 ئێستا 144 ڕێگەکەی دەکاتە چەند 12 سالبەکەشدا دەنێنەوە دەبێتە سالب 100 سالب 12 ئەی 169 ڕێگەکەی بریتە لە 13 بەدەمەکەی سالبە سالبەکەشی دادەنێواتە ڕێگ دووجای سالب ڕێگ دووجای 169 دەکاتە سالب 13 سالب ڕێگ دووجای 144 دەکاتە 12 ئەی ڕێگەکەی سالب ڕێگ دووجای 150 دەکەوێتە چی دەکەوێتە ناوان سالب 12 و سالب 13 کەواتە سالب ڕێگی دووجای 150 دەکەوێتە نێوان سالب 12 و سالب 13 کاتەوە شیکارەکەیەتی دۆزیمانەوە نمونەی سێ هەر لە بابەتی بیرکاری پۆلینۆیە وانەیە 1 بۆ 1 ڕێگی دووجا کە دەڵێ بژمێر بەکاربهێنە بۆ خەمڵاندنی ڕێگی دووجای ژمارە 700 کاتە بژمێر بەکاربهێنە بۆ خەمڵاندنی ژمارە 700 واتە ئەنجامەکەی دۆزینەوە بە خەمڵاندن بەڵام ئەمەیان بژمێر حاسیبە بەکاردەهێنین پێش هەموو شتێک دەبزانین ڕێگی دووجای 700 لەژێر ڕێگی دووجادا کە دادەنرێت واتە ڕێگی دووجای 700 ئەگە بژمێر بەکاربهێنین حاسبەیەک دێنین هەر حاسبەیەک بێ ژمارە 700 دەنووسین باشە ئێمە ڕێگی دووجامان هەیە لە هەموو حاسبەکاندا کەوە هێماکەیەتی بۆ شوێ دەنووسرێت هەموو حاسبەیەک ڕێگەی هەیە ئەمە حاسبەیەکی سادەیە و حاسبەی زانستیشمان هەیە واتە بژمێری زانستیشمان هەیە بە هەمان شێوە ئەویش ڕێگە دووجای تێدا ڕێگە سێجای تێدا و ڕێگەکانی تریشی تێدا بەڵام لێردا بەستەنها ڕێگە دووجامان هەیە بەڵام لە هەموو حاسبەکاندا ئەم هێمایە بۆ ڕێگی دووجا باشە کاتێک کە ژمارەکەمان نووسی ڕێگی دووجا لێ دەین کە لێماندا تەماشا دەکەین دادەگرین دوگمەی ڕێگی دووجا ژمارەیەکمان داتەیە کە دەکاتە 26 و چەند پۆینتێکمان هەیە 26 فاریزە 45 75 13 باشە ئەنجامەکە ئەوا کرد ئێوە بین ئەگەر بزانین ئەنجامێکی ئەوامان هەبوو چۆن ژمارەکە بەنزیکەی بخەمڵێنین خۆی ئەم ژمارەیەکە نزیکە لە ڕاستە و خەمڵاندنەکە بووی بەڵام پرسیارەکە زۆر جا پرسیارمان لێ دەکات دەڵێ ئەنجامەکەی چی لێ بکە نزیکەوە بۆ نزیکترین دەیەک نزیکی بکەوە بۆ نزیکترین دەیەک نزیکی بکەوە بۆ نزیکترین دەیەک یعنی چی نزیکترین دەیەک بۆ مانای دێ کە دوای فاریزە تەنها یەک ژمارەمان بمێنێتەوە لێرە چەند ژمارەمان هەیە دوای فاریزە 1 2 3 4 5 6 26 و ئەو ئەنجامەیەتی ئەو دڵی یەک تەنها یەک ژمارە بمێنێتەوە چۆن بین ئەمە یەک ژمارە بێڵینەوە ئێمە لە خۆمانەوە ناین بین بڵین دەکاتە 26 فاریزە 4 کە دانین ئەمە ڕێگایەکی هەڵەیە بەڵکو دێین پشت بە ژمارەکانی تر دەبەسین بۆ دیاریکردنی ئەو ژمارەیەی یان ئەو یەک ژمارەیەی کە لە دوای فاریزەکە دەمێنێتەوە چۆن
26 لە 45 75 13 سێ دەکەین سەری کۆتا ژمارە دەکەین تاوا ژمارە تیشمان هەیە بەس ئێمە ئەو دەژمارە دەنووسین شەش ژمارە دەنووسین بەسمانە بۆ دیاریکردنی ژمارەی دەیەکەکە سەری ئەو ژمارە دەکەین ئاخر ژمارە سێە ئایا سێ لە 5 بچووتریان زیاترە بچووترە مادەم بچووترە ئەو ژمارەیە خۆی دەمێنێتەوە کاتە ئەومان لابرد کە ئەومان لابرد کێ دەمێنێتەوە یەک ئەگەر یەکەکەمان لا بدەین ئەنجا دەین لا ئێکرا دەبین گوتم بوو بەچی 26 و 45 75 یەک سێیەکەمان گوتمە لابرد ئەی یەکەکە لە 5 بچووتریان گەورەتە تەوان بچووترە کەواتە مادەم بچووترە لای دەبین بێ ئەوی هیچ تەسیری بکاتە سەر ژمارەی پێش خۆی بۆ خۆی دەمێنێتەوە کاتە بوو بە 26 45 75 باشە ئێسامان لابرد ئێستا دەین ئەو ژمارەی لا دەبین ئەو ژمارەی لە 5 بچووتریان گەورەتە یەکسانە بە 5 مادەم 5 کاتە مادام خۆی ئەگەر لە 5 بچووتر بێت یعنی 5 ناگرێتەوە 4 و 3 و 2 1 ئەوە ئەو کاتە ئەو ژمارە هیچ گۆڕانکاریی بەسەر ژمارەی پێشەوە هیچ گۆڕانکاریی بەسەردانایە بەڵام ئەگەر لە 5 و بۆ سەرێ بوو ئەو ژمارەیە دەبێتە دەگۆڕێت بۆ ژمارەی دوای خۆی یعنی 26 فارزە 45 حەوت نانووسین حەوت ئەومان لابرد بەڵام لە 5 و لە 5 گەورەترە 5 و لە 5 گەورەتر کاتە تەسیری کات سەر ژمارەی دوای خۆی کەەوە حەوتە دەبێتە 8 دەگۆڕێ بۆ 8 لە نیوە گەورەترە مادەم لە نیوە گەورەترە لە نیوە یان لە نیوە گەورەتر بێت دەبێتە ژمارەی پێشخۆی دەگۆڕ بۆ ژمارەی دواتر ئێستا دەین ئەوەش لا دەبین کە 26 و 4 ئەگەر ئەوە لابین باشە ئەمە لە 5 گەورەترە مادەم لە 5 گەورەتر گوتمان ئەگەر گەورەتر بوو تەسیر دەکاتە سەر ژمارە پێشخۆی مادەم گەورەترە تەسیر هەیە تەسیرەکەشەوە 5 دەبێتە 6 باشە ئەی دیسان ئەگەر ئەوان لابین چکە ئێستاژەوە نزیکترین دەیەک نیە ئەوە نزیکترین سەدا لە سەدایە ئەوە لە هەزارایە ئەوە لە 10,000 ئەوە 26 لە سەدا ئەمە دەوێت ببلین 26 لە 10دا ئەوەندا چکە مادەم دەڵێ نزیکەوە بۆ نزیکترین دەیەک دەڵێن 26 فارزە ئەمە لە 6مان هەیە دەبێت ئەوە لابین کە لابین دەڵێن لە 5 گەورەترایانە باڵێ گەورەترا کاتە مادام گەورەتە تەسیری بۆ ژمارە پێشخۆی چەندە 4 دەبێت با 5 کەواتە ئەو ئەنجامی ڕێگی دووجای 700 بەنزیکەیی دەکاتە 26 و لە دەدا 5 بۆیە کردمان 26 لەدا 5 لە دەدا 5 بۆ کوتی پیسارەکە لێ بۆ شوەیە کردووە نزیکی بکەوە بۆ نزیکترین دەیەک کەواتە نزیکترین دەیەک یعنی چی یعنی دوای فاریزە یەک ژمارە بمێنێتەوە ئەویش لە دەدا کە دەخوێنەوە ژمارەکە لە دەدا مادام دەیەک لە دەدا دەخوێنێتەوە بۆ شوێبی هەڵەو پێ دڵێ کاتێمە دەڵێن 26 و لە دەدا 5 بۆ شوێ ژمارەیەک نزیک دەکەین ژمارەیەکی کە بمانەوێت